کۆشی سپی ئەمریکا لە هەوڵەکانی بەردەوامە بۆ دابینکردنی بڕی 1.8 تریلیۆن دلار بۆ بەهناوەچوونی کۆمپانیەکانی لە زیان و مایەپوچ بوون. بۆ مەبەستەش جارێکی دیکە داوا لە کۆنگرێس دەکات بەر لە چەند هەفتەی هەڵبژاردنەکان بڕیار لەسەر پاکێجی هاوکاری دارایی بدات. ئەم داواکاری کۆشی سپی لە کاتێکدا پێشتریش پارتی دیموکراتەکانی ئەمریکا داواکاری کۆماریەکان و دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکان لەبارەی بڕی هاوکاریەکە کە 1.8 تریلیۆن دلار بووە ڕەت کردەوە. کۆشی سپی لە دوایین هەوڵەکانی لە ڕێگەی نامەیە لەلایەن ستیڤن منوچن وەزیری گەنجینەی ئەمریکا و هەروەها مارک میدۆس گەورە کارمەندی کۆشی سپی ئاڕاستەی کۆنگرێسیان کردو و داوایان کردووە ئەو 130 ملیارد دلاری پێشتر بۆ پاڵپشتی ئابووری تەرخان کرابوو خەرج نەکراوە ئێستا بیخەنە سەر پاکێجە نوێیەکە. لە نامەکەی کۆشی سپی داهاتووە ئێستا کاتیەوەیە کۆک بن لەسەر خێرا پەسەندکردنی پاکێجە داراییەکە و گەاندنی هاوکاری دارایی بۆ کرێکەران و پارێزگاری لە کرێچیەکان. داواش دەکەن پێویستە دیموکراتەکان بەر لە هەڵبژاردن پاکێجەکە قبول بکەن، ئەمە لە کاتێکدا جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان ڕکابەری سەرسەختی دۆناڵد ترەمپە. نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی رادیۆ ئەمریکاش تاکیدی لەسەر ڕێکەوتەکە کردووە و داوای کردووە پەلە بکرێت لە جێبەجێکردنی بڕیاری هاوکاری داراییەکە و هەروەها پێشی وایە بڕی پارەکە هێشتا کەمەوە و زیانانەی بەر کۆمپانیا و هاوڵاتیان ئەمریکا کەوتووە. لەبارەی پێشنیازەکەی کۆشی سپی و دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لەبارەی دابینکردنی 1.8 تریلیۆن دلارەکە لاری کۆدلۆ ڕاوێژکاری ئابووری کۆشی سپی پێی وایە پێشنیازەکە شکست نەهێنێت و چونکە بڕی پارەکە زیاتر بۆ ئەو کەرتانەیە کە لە ئەنجامی کۆڤید-19 بەرکەرتی فڕۆکەوانی و کۆمپانیا بچووک و مامناوەندەکان تەرخان دەکرێ و زیاتریش بۆ پاڵپشتی ئابووری ئەمریکایە. لە کاتێکدا لێکەوتەکانی کۆڕۆنا زیاتر لە 11 ملیۆن کەسی بێکار کردووە و زیاتر لە 25 ملیۆن کەسیش پشتیان باوکاری حکوومەت بەستووە. تا ئێستا مشتومڕەکان لە نێوان کۆمارەکان و دیموکراتەکان لەبارەی دابینکردنی تریلیۆنێک و 800 ملیارد دلار هاوکاری پاڵپشتی دارایی بەردەوامە و بابەتەکەش بە هەڵوەسراوی ماوەتەوە.